سەبارەت بە هەوڵەکان بۆ دەستپێکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ میانداری بەڕێز مایلز کاگنز گوتەبێژی کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستانمان کردووە. بەڕێز کاگنز بەخێر بێن. کۆمپانیەکانی نەوت و حکومەتی هەرێمی کوردستان بەچی گەیشتون لە گفتوگۆکان سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان؟ زۆر خۆشحاڵم کۆمەر، خۆشحاڵم جارێکی دیکە دێمە ستۆدیۆی کوردستان 24 ئەمە وەکو ماڵی منە لە هەولێر. زۆر گفتوگۆی گرنگ هەبووە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی عێراق و کۆمپانیا نێودەوڵەتەکانی بواری نەوت لە ساڵی 2024 مەبەستم ئەم ساڵ و هیوادارین کە بڕیارێک بدرێ زوو بۆ ئەوەی کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان و بەرهەمێنانی دەست پێ بکاتەوە. بەڵام با من بۆ ڕوون بکەمەوە لەبارەی دۆخی ئێستا لە بکوێین وادەیەکی دیاریکرا و هەیە بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان کەی دەست پێکاتەوە؟ ئێمە بەروارێکمان لا نییە و ئاپیکور ئەوەی کە من نوێنەرایەتیانەکەم 8 کۆمپانیای گەورەی بواری نەوتن نامەیەکیان ناردووە بۆ کۆنگرێسی ئەمریکا و ئێمە داوامان لە کۆنگرێسی ئەمریکا کردووە گوشار بخاتە سەر حکوومەتی بەغا. هۆکارەکەی چییە؟ سەرۆکوەزیران سوودانی بانگهێشت کراوە بۆی کە بچێتە کۆشکی سپی، دەبێ بەم نزیکانە سەردانەکەی بکە، نازانین بەروارەکەی چێ، بەڵام ئەزانی کە بانگهێشتی فەرمی کراوە. پێشەوەی کە سەرۆکوەزیران سوودانی لەگەڵ سەرۆک بایدن کۆب بێتەوە، ئێمە وەکو ئەپیکور پێمان وایە کە ئەو بێ بڕیار بدا بۆی کە نەوت هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. ئەمریکا 1 ملیار دۆلار ساڵانە دەداتە عێراق بۆ ئاسایش و هەروەها 100 ملیۆن دۆلاری دیکە دەداتە عێراق بۆ بابەتی سەقامگیری و هاوکاری مرۆیی. بۆیە ئێمە پێمان وایە ئەگەر ئەوانەی کە باج دەدەن باشدەری ئەمریکی پارە بدا و بیداتە عێراق، بێ عێراقیش لە بەرامبەردا دەرفەت بداتە کۆمپانیامریەکان بۆی کە پارە دروست بکەن. کۆنگرس دەتوانێت چی بکات؟ دەتوانێت فشار لە عێراق بکات یاخود چی بکات بۆ ئەوەی کە عێراق ڕازی بێت بۆی دەست بکرێتەوە بە هەناردەی نەوت؟ لە ئەمریکا کۆنگرس بەرپرسە لە دانانی یاسا و هەروەها بوجە. ئەگەر کۆنگرس بڕیار بدا کە هەر شتێک ڕابگرێ و ڕێگە نەدا پارە بدرێتە عێراق، ئەو کاتە سەرۆک ناتوانێت پارە بدا، چونکە سەرۆکوەزیران سوودانی هەماهەنگ نییە لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان و هەروەها سەرۆکوەزیران سوودانی و حکوومەتەکەی کێشە دروستەکە و وا دەکات کە هەرێمی کوردستانی ڕاگرتووە بۆی کە ئەم خۆشگوزەرانی ئابووری لە هەرێمی کوردستان بەردەوام بێت. ئەمە ڕوونە، ئەم بڕیارە پێوەستە بە بوجەوە و ئێمە پێویستە و داوا لە بەغدا ئەەکەین کە ڕێز لە هەرێمی کوردستان و مافەکانی بگرێت. هیچ ڕێکەوتنێک کراوە لەبارەی بەرهەمهێنانی نرخی نەوت، بۆ نمونە 1 بەرمیل نەوت تێچۆکەی چەند بێت؟ لەم دوایانەدا گویا ڕێکەوتنێک کراوە کە نرخی دەرهێنانی 1 بەرمیل نەوت لە هەرێمی کوردستان 20 دلار پوینت 6 سنت بێت و بێگومان هەناردنەکەشی پارەی پێویستە. هیچ ڕێکەوتنێک کراوە لەبارەی کۆی پرۆسەکە کە بێتە بەرهەمهێنان؟ بڕیار لەسەر با بڵین پارەی بەرهەمهێنان کە 20.6 با بڵین 20 دلار و 6 سنتە، ئەمە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لەسەری ڕێبکەون بە دڵنیاییەوە لە بەرژەوەندی کۆمپانیا نێودەوڵەتیەکانە و ئاپیکۆرە. بەڵام ئێمە بەشێک نین لەو گفتوگۆیە ئەوەی کە ئێمە ئەمانەوێ و ئەو گرێبەستانەی کە هەمانە ڕێزیان لێ بگیرێ. گرێبەستمان هەیە بۆ 15 ساڵ، هەندێک ئەندامی 15 ساڵە لێرەیە گرێبەستی هەیە و نەو دەردەهێنێ و ئێمە دەمانوێت ئەم گرێبەستە دانی پێدا بنرێ و بەردەوام بی لەسەر ئەم گرێبەستان. لە ڕاگرتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان چێ زیانمەندی سەرەکی بووە؟ قوربانی یەکەم زیانمەندی یەکەم خەڵکی عێراقن، هەل لە بەسڕەوە بگرە هەتا چۆمان، چونکە
ئێستا لە دەمانگە نەوت ڕاگیراوە واتە 10 ملیارد دۆلار زیانیان بەرکەوتووە. ئەمە داهاتێکە کە ڕاوەستاوە و لە خەڵکی عێراق گیراوەتەوە. بۆ ئەپیکۆر ئێمە زیاتر لە 2000 فەرمانبەری کورد خەڵکی کوردستانمان هەبووە ڕاستەوخۆ و 20,000 دیکەش کە وەکو ئاسایش و دابیرکەری ئاسایش و با بڵێن گواستنەوە و ئەو شتانە فەرمانبەرمان هەبووە. بۆ ئێستافەکانی ئێمە لە ڕووی داراییەوە زیانیان بەرکەوتووە، نیگەرانن، هەندێکیان بەڕاستی موچیان نییە ئێستا ئیزنمان داون و ئێمە دەمانەوێت هەمویان بێنەوە سەرکارەکانی خۆیان و ئەم نەوتە دەربێت و بگاتە بازاڕەکانی جیهان. لە کاتی بوونی گرێبەستێک لە نێوان دوو لایەن ئەبێ هەردوو لا پێوی پابند بن. ئەگەر لایەنێک پابند نەبێ بێگومانە بێ سزایەکە بێ بۆ پابند نەبوونەکەی. ئێستا تورکیا کە لایەنێکی گرێبەستەکەیە بۆ وەرگرتنی نەوت یاریمی کوردستان و بە بازاڕکردنی لایەنێکی دیکەش کە ئێستا عێراقە ڕێگە نادا هەناردەکە دەست پێ بکرێتەوە. لە پابند نەبوونی عێراق بەم ڕێکەوتنە عێراقی سزایەکە درێ لە ڕووی داراییەوە. با باسی تورکیا بکەین جارێ، چونکە ئەوش یاریکەرێکە لەم یاریە و بینەرەکانتان زۆر زیرەکن بیریانە کاتێک کە با بڵێن بڕیاری با بڵێن دادگای ناوبژیوانی درا و وتیان تورکیا قەرزاری عێراقا و ئەمە بەرپرسیارەتی عێراقا کە ڕێگە بدا کە با بڵێن لە ڕێگەی بۆرینەوتەوە نەوت دەست پێ بکاتەوە. بە بۆچوونی ئێمە وەکو ئەپیکۆر ئێمە پێمان وایە سزایەک ڕۆژانە لە تورکیاوە پێم وابێ 800,000 دۆلارە کە دەبێ بەغدا بیدا، چونکە ئەوان ئەو نەوتەی کە پێویستەوە لەسەری ڕێکەوتن لە بۆری نەوتەوە ناڕوە. بۆیە ئەمە کێشەیەکی جیۆپۆلیتیکی و جیۆسیاسیە لە ناوچەکەدا لەگەڵ بڵێن تورکیا و عێراق و هەرێمی کوردستان. ئێمە 8 کۆمپانیای نوێنەرایەتی ئەمریکا، کەنەدا، نەرویج، بەریتانیا و هەنگاریاکەین. ئەم کۆمپانیانی ئێمە هەمان تێڕوانینیان هەیە و دەیانەوێت کە پیشەسازیەکی بەهێزی باش هەبێ لە هەرێمی کوردستان هی نەوت و ئێمە دەمانەوێت ئەم هەرێمە وەکو ناوچەیەک پیشان بدەین کە سەرنجی وەبەرهێنەر ڕاکێشێ. ئێوە لە هیچ کام لە گفتوگۆکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بەشداریتان نەکردووە سەبارەت بە هەناردەوەی نەوتی هەرێمی کوردستان ئاگاداری گفتوگۆکان نەبوون؟ بەڵێ بەرەو پێچوون هەیە لە گفتوگۆکان لە مانگی 1970 کۆبوونەوە هەبووە لە بەغا لە نێوان وەزارەتی سامانە سوچەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، حکوومەتی عێراق و خود وەزارەتی نەوتی عێراق و نوێنەرایەتی ئێمە کۆمپانیای نێودەوڵەتیەکان کە کۆمپانیەکانی ئەپیکورش لەوێ بوون. ئەم کۆبوونەوانە زۆر گرنگ بوون، بۆیە هەموو لایەک تێگەیشتن لە با بڵێن ئەو ڕێکەوتنای لە نێوان حکوومەتی هەرێم و کۆمپانیای نێودەوڵەتیەکان هەن و کۆبوونەوەکە گرنگ بوو بۆ هەموو لایەک بۆی کە تێگەیشتنێک دروست بێ و بتزانن هەنگاوی داهاتویان چۆنە و تێ بگەن کە کۆمپانیەکان چۆن پارەی بەرهەمهێنانی خۆیان وەردەگرن. ئێوە خۆتانیش داواکارێکتان ئاڕاستی حکوومەتی عێراق کردووە کە دەست بکاتەوە بە هەناردی نەوتی هەرێمی کوردستان؟ پێش هەموو شتێ من ئەمەوێ باسی دکتۆر ئومێد بکەم لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە وەزارەتی سامانە سروشتیەکان. من ئەزانم کە تیمەکەی زۆر کارێکی جددیەکەن و بەرگری لە مافەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان و بەرگری لە مافەکانی ئێمەش دەکەن وەکو کۆمپانیای نێودەوڵەتیەکان. ئەپیکۆر پێزانینی هەیە بۆ هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کە دەیەوێت کە بگاتە چارەسەرێک لەم بابەتەدا. کۆمپانیەکانی ئێمە دەبێ بزانین و تێبگەین کە بە چ شێوازێک ڕێگایەک ئێمە ئەو پارەی کەماومانە لە حکوومەت چۆن وەریەگرینەوە و بۆ داهاتوش چۆن ئێمە
پارە وەردەگرین پارەی دەرهێنانی بەرهەمهێنانی نەوت ئەم دوو پرسیارە لە وەزارەتی سامانە سروشتیەکان و هەروەها لە وەزارەتی نەوت لە عێراق کراوە ئێستا هیچ با بڵێن دڵنیابوونەوەیەک نییە بڕیارێک نییە کە چۆن ئەو پارەمان دەدەنێ با من ڕوونی بکەمەوە ئەپیکۆر وەکو هەر کۆمپانیایەکی دیکە پێشبێنی ئەوە دەکات کە لە بەرامبەر ئەو کارەی کردوێتی بە گوێرەی گرێبەستەکە پارەی خۆی وەربگرێ لە هەرێمی کوردستان بەداخەوە فەرمانبەر هەبووە و تا ئێستاش فەرمانبەران کێشەی موچەیان هەیە ئێمە مامۆستامان هەیە کە ئەرکی پەروەردەی منداڵەکانی ئێمەیان لە ئەسۆیە بەڵام ئەم پارەیە بەغدا نایداتە ئەم مامۆستایانە ئەمە بۆ کۆمپانیەکانی شەروایە ئێمە کارەکەین لەم وڵاتە چاوەڕێ ئەەکەین کە بە گوێرە ئەو گرێبەستەی لەگەڵمان کراوە پارەی خۆمان وەربگرین بەڕێز مایڵس کاگەنز گوتە بێژی کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان لە ستۆدیۆ ئامادەبوون سوپاس بەخرات.